لا چەند بەرنامەیەک پێش ئێستا میوانێکمان هەبوو لێرە باسی چالاکی دەستشکانەوەیە کرد و لێرە شێوازەکانی ئەو یاریان بۆ شەڕحکردین و خۆشمان لەگەڵیا یاریەکەمان کرد. دوێنێ ئەو چالاکیە بۆ یەکەم جار لە هەریمی کوردستان و عێراق ئەنجامدرا کە لە شاری سلێمانی چەند یاریزان یەکتیایە بەشداریان کرد کە یاریزانەکان لە شارەکانی هەولێر و کەرکووک و دەرەوەی سلێمانیەوە ڕوویان تێکردبوو لە چەند کێشێکی جیاوازدا ئەنجام و پلەی یەکەمیان بەدەستهێنا. کوردستان و عێراق چالاکی دەستشکانەوە ئەنجامدرا. ناوەندی وەرزشی کوردستان تیمێکی بە ناوی هاو دروست کردووە کە هەڵسا بە ئەنجامدانی ئەم چالاکیە. لەبەرەوەی لەناو هۆڵە وەرزشەکانە پلەی گەرما بەرزە لەناو یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی چالاکیەکە ئەنجامدرا کە هاندەرێکی زۆر لەوێ بینەری ئەم یاریە بوون. 33 یاریزان لە ناوچە جیاوازەکانەوە بەشدار بوون لە 6 کێشی جیاوازدا چێبڕێکیان کرد. سەرنجام خاوەنی پلەی یەکەمی لە هەر 6 کێشەکەدا دەرکەوت و دوای ئەنجامدانی چەند یاریەک هاتنە سەرستەیج و خەڵات کران. ئەمە یەکەم چالاکی لەم جۆرەیە کە لە عێراق بۆ هەرێمی کوردستان بکرێت و دواتریش پاڵەوانی ناو پاڵەوانەکان کە لە هەموو پاڵەوانەکانی کێشە جیاوازەکانی بردەوە بوو بە خاوەنی پلەی یەکەم و باشترینی نێو چالاکیەکە.